ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیە واڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەڵە. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە کرماشان. مەراسمی ڕێزگرتن لە یادی فواد قەدیمی لە دیواندەرە. دۆخی خراپی دانیشتوانی گەڕەکی عقاجان لە کرماشان. مانگرتن لە خواردنی کیانوش چراغی لە زیندانی ئیلام. ناڕوونی چارەنووسی کامران ساختمانگەر لە گرتوخانەی سنا و ماڵاوایی لە ژیانی کاگ عەلی کەریمی لایەنگری دێرینی کۆمەڵە لە شاری بۆکان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە کرماشان. ڕۆژی پێنجشەممە دوی ڕەشەممە کرێکارانی شاغڵ لە شارەداری گەورە شاری کرماشان لە ئاستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران هیچ کات حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت و ڕێژەی حەقدەستەکانیان بە بەراورد لەگەڵ ڕێژەی هەڵاوسان زۆر کەمە و وەڵام دەرەوەی تێچووی ژیانیان نییە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم شارەوانی کرماشان خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی بیمەی دەرمانی و پەرداختی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ بوون. مەراسمی ڕێزگرتن لە یادی فواد قەدیمی لە دیواندەرە. ڕۆژی چوارشەممە یەکی ڕەشەمەی 1403 هەتاوی هاوکات لەگەڵ ساڕۆژی لەدایکبوونی فواد قەدیمی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری دیواندەرە بنەماڵەوە هەمیشە زیندووە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی فواد قەدیمی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی دیواندەرە لەسەر مەزاریە و گیان بەخت کردووە سرودی تۆ نامریان خوێندووە و دروشمی فواد هەستەپێ نەورۆزە و جێژنی سەرکەوتنی کوردان نزیکەیان بەرز کردوێتەوە. شانی باسە کە 28 خەرمانانی ساڵی 1401 هەتاوی فواد قەدیمی تەمەن 40 ساڵ لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری دیواندەرە بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. دۆخی خراپی دانیشتوانی گەڕەکی عقاجان لە کرماشان. بە پێی هەواڵی گەیشتوو دانیشتوانی گەڕەکی عقاجانی کرماشان زۆر هەژارن و شەوانە کۆڵان و کەلاوەی ئەو گەڕەکە دەبێتە شوێنی مانەوەی هەزاران بێپەنا و گیرۆدەی ماددەی هۆشبەر. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ژمارەی دانیشتوانی گەڕەکی عقاجان نزیکەی 20,000 کەسە و شەوانە 3 بۆ 4,000 کەسی دیکە کە زەبڵگەرد و توشبوانی ماددە هۆشبەرەکانن ڕووی تێدەکەن. دانیشتوانی ئەو گەڕەکە لە چینی کانداهاتی کۆمەلگان و لە هەر جۆرە ئیمکاناتێکی ڕفاهی و بێهداشتی بێبەشن. لە کەش و هەوای ساردی زستاندا کەلاوە و خانوەڕووخاوەکانی گەڕەکی عقاجان بۆتە شوێنی حەسانەوەی توشبوانی ماددەی هۆشبەر و کەسانی بێپەنا و بەرپرسانی ڕژیمیش هیچ بایەخێکیان پێنادەن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. بەیانی ڕۆژی پێنجشەممە دوی ڕەشەممە کۆڵبەرێکی مێرمنداڵ بە ناوی هێژا شیری تەمەن 17 ساڵ بە تەقێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بە بێ ئاگادارکردنەوە تەقەیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووە و لە ئەنجامی و هێرشەدا کۆڵبەرێکی مێرمنداڵی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی هێژا شیری بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. سەپاندنی سزای سێدارە بەسەر مێهراب عەبدوڵڵازادە لە شاری ورمێ. مێهراب عەبدوڵڵازادە هاوڵاتی تەمەن 27 ساڵی خەڵکی گوندی خۆشاڵان و دانیشتووی گەڕەکی وەلیعەسری ورمێ لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی نەجەفزادە بە تۆمەتی بەغی بە ئێعدام مەحکوم کراوە. مێهراب عەبدوڵڵازادە لە ڕێکەوتی سی ڕازبەری ساڵی 1401 هەتاوی هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری ورمێ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سپا ڕایگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بنەماڵێ و بەندکراوە سیاسیان خستوەتە ژێر گوشار تاکو زانیاری لەسەر بارودۆخی ڕۆڵەکەیان بڵاو نەکەنەوە. مانگرتن لە خواردنی کیانوش چراغی لە زیندانی ئیلام.
بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان کیانوش چراغی لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری دێهلۆڕان پاش گواستنەوە بۆ زیندانی ئیلام مانی لە خواردن گرتووە. کیانوش چراغی ڕۆژەی 16 بەفرامباری ئەمساڵ بە پێبەند ئێلکترۆنی و ئازادکرا، بەڵام ڕۆژی یەکشەمە 28 ڕێبەندان بۆ جارێکی دیکە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی ئیلام ڕایگوێزرا. جێگەی ئاماژەیە کە و بەندکراوە سیاسیە پێشتریش بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و تێکدانی بیر و ڕایگشتی بە 2 ساڵ زیندانی تازیری و کۆمەڵێک سزای تەکمیلی محکوم کرابوو. ناڕوونی چارەنووسی کامران ساختمانگەر لە گرتوخانەی سنە. کامران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی سنە پاش 14 ڕۆژ بەندکران لە گرتوخانەی دارەی تەڵاتی سنە چارەنووسی هەروە بە ناڕوونی ماوەتەوە. کامران ساختمانگەر ڕۆژی چوارشەممە 17 ڕێبەندان لە شەقامی جامی سنە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. ئەو چالەکە کرێکاریە پێشتریش بەهۆی چالاکیە کۆمەڵایەتیەکانی دەست بەسەر و زیندانی کراوە. جەلسەی پێشووی دادگایکردنی کامران ساختمانگەر لە لقی 109 دادگای تاوانەکانی ژمارە 2 سنە بەڕێوەچووە و ناوبراو سەبارەت بە تۆمەتەکانی بڵاوکردنی پرۆپاگەندا و بۆختانکردن بۆ بەرپرسانی دەوڵەتی بەرگری لە خۆی کرد. ماڵاوایی لە ژیانی کاگعەلی کەریمی لایەنگری دێرینی کۆمەڵا لە شاری بۆکان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەمەی 1403 هەتاوی کاگعەلی کەریمی ناسراو بە میرزا عەلی لە هەڵسوڕاوان و دڵسۆزانی دێرینی کۆمەڵا لە شاری بۆکان بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورەکەی لە لێدان کەوتووە و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کردووە. کاگعەلی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی چاوەرچینی سەر بە شاری بۆکان چاوی بە ژیان هەڵێنا و پاش تەواوکردنی قۆناغی سەرەتایی قوتابخانە بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری بۆکان. کاگعەلی دوای داگیرکرانی بۆکان لەلایەن کۆماری ئیسلامی و دوورکەوتنەوەی پێشمەرگە لە ناوچەکە وەک دۆست و لایەنگرێکی بە ئەمەگی کۆمەڵە لە ناو شار مایەوە. سەرەڕای چەندین جار بانکران لەلایەن ئیتلاعاتی ڕژیمەوە هیچ کات سەری بۆ دوژمن دانەنەوەند. کاگعەلی وەک ئینسانێکی خۆلیای ئازادی وەفادار بە ڕێبازی کۆمۆنیستی مایەوە و تا دوا هەناسە بەکردەوە ڕێبواری شێلگیری ئەو ڕێبازە بوو. کاگعەلی دڵسۆزی جەماوەری زەحمەتکێش و بە تایبەتی خەڵکی ئاوایی چاوەرچین بوو. بەو بۆنەوە هەموو ئەو کەسانەی لە نزیکەوە کاگعەلیان دەناسی بە مەرگی ناوادەی خەمبار بوون. جێگەی ئاماژەیە کە تەرمی کاگعەلی دوانیوەڕۆی چوارشەممە لە نێو خەم و پەژارەی بنەماڵە خزم و دۆستان و جەماوەرێکی خەڵکی بۆکان لە ئاوایی چاوەرچین بە خاک سپێردرا. لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری کاگعەلی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی عەزیزی بەرز و بەڕێز بێت. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە بۆرازجان و قەزوێن. ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەممە خوازیارانی مەسکەنی میلی لە شارەکانی بۆرازجان و قەزوێن بۆ جارێکی دیکە دژ بە ناڕوونی چارەنووسی خانوەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان دەوڵەت بە بیانووی دروستکردنی خانوو پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە و پاش چەند ساڵ نە چارەنووسی خانوەکانیان دیارە و نە زیانەکانیان قەرە بووەکەن. کۆبوونەوەی دەرمانسازەکان لە شاری ئاهواز. ڕۆژی چوارشەممە دەرمانسازەکانی شاری ئاهواز بۆ جارێکی دیکە دژبەنەدانی قەرزەکانیان لەلایەن تامینی اجتماعی کۆبوونەوە. بە پێ وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەرمانسازەکانی ئاهواز بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری بەڵگەنامەی پزیشکیەکانی پارێزگای خۆزستان خوازیاری پەرداختی داخوازیەکانیان لەلایەن ڕێکخراوی تامینی اجتماعی بوون. ناڕازیان هۆشداریاندا کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت مایە پووش دەبن و بۆ ماوەیەکی نادیار لە بەرەو ناوەندە دەوڵەتیە مان دەگرن. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری تاران. ڕۆژی چوارشەممە 1 ڕەشەممە چالاکێکی مەدەنی خەڵکی تاران بە ناوی گلارە عەباسی لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانیەڤین ڕایگوێزرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی ێرشیان کردوتە سەر ماڵی گلارە عەباسی لە شارۆچکەی غەربی تاران و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ زیندانیەڤین گواستۆتەوە.
شایانی باسە کە دوو شارۆمەندی دیکەش کە ناسناویان هێشتا ئاشکرا نەکراوە بە تۆمەتەکانی هاوکاری لەگەڵ دژبەرانی کۆماری ئیسلامی و سیخوڕی بۆ ئیسرائیل لە شارەکانی شاری کورد و ئەردەبیل دەست بەسەر کراوە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانەدەستانی سوختبەرێک لە مێحوەری شاری بەم. شەوی سێشەممە 30 ڕێبەندان ئۆتۆمبیلی سوختبەرێکی بەلوچ بە ناوی بێهزاد شەهیکی تەمەەن 25 ساڵ بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم لە مێحوەری شاری بەم وەرگەڕاوە و ناوبراو گیانی لە دەستاوە. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی ڕژیم بە دوای ئۆتۆمبیلی ئەو سوختبەرە داکەوتون و پاشتەقەکردن لە ئۆتۆمبیلەکەی بوونەتە هۆی پێکدادانی ماشێنەکەی لەگەڵ بارهەڵگرێکدا و ئەو سوختبەرە گەنجە لە نێواگردا سوتاوە. بە وتەی چالاکانی بەلوچ ڕۆژانە هەزاران تانکەری سوتەمەنی و بارهەڵگری ڕۆن و شیری وشک لەلایەن سوپای پاسدارانەوە هەناردەی وڵاتانی پاکستان و ئەفغانستان دەکرێت، بەڵام گەنجانی بێکاری بەلوچ بە بیانووی هەڵگرتنی چەند گاڵۆن بنزین دەدرێنە بەردەستڕێژی گولە و لە پێناو دابینکردنی پاروێگنان دەبنە قوربانی. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو.